Тема моего выступления – события на Украине. چارەسەری دیپلۆماسی بۆ دۆسیە ئۆکرانیا سەری نەگرت و لە دوایین پێشهاتدا رووسیا دانی بە سەربەخۆیی هەردوو ناوچەی لوهانسک و دۆنێتسکی سەر بە هەرێمی دۆنباسی ئۆکرانیا ناو سوپای وڵاتەکەی بردە ئەو ناوچانە و ڕێکەوتنی هاریکاری لەگەڵ واژۆکردن. لە بەرامبەردا ئەوروپا و ئەمریکا و ناتۆی دانەی هەوڵەکانی رووسیایان کرد. پاش بڕیارەکەی سەرۆکی رووسیا هەریەکە لە یەکێتی ئەوروپا و ناتۆ ئەمریکا و بەریتانیا و تورکیا و چەند وڵاتێکی دیکە ئیدانەی بڕیارەکەیان کرد و ڕەتیان کردەوە. لە هەمان کاتیشدا هەریەکە لە سووریا و چیچانیش پشتیوانیان بۆ بڕیارەکەی رووسیا ڕاگەیاند. یەکێتی ئەوروپا ئیدانەی بڕیارەکەی کرد و ڕایگەیاند دانان بە سەربەخۆی دوو ناوچەی جوداخوازی ئۆکرانیا پێشێلکاریەکی بێشەرمانەی یاسا نێودەوڵەتیەکان و یەکگرتووی ئۆکرانیا و ڕێکەوتنی مینسکە و یەکێتی ئەوروپا هاوبەشەکانی کاردانەوەیەکی یەکگرتوانە و توندیان بەرامبەر با بڕیارەکەی پۆتین دەبێت. هاوکات سکرتێری گشتی ناتۆ یانس ستۆڵتنبێرگ ئیدانەی بڕیارەکەی رووسیای کرد و ڕایگەاند ئەمە یەکپارچەیی و سەروەری خاکی ئۆکرانیا دەکاتە ئامانج، ڕێگری لە هەوڵەکانی دۆزینەوەی چارەسەری بۆ ناکۆکیەکان دەکات و پێشێلی ڕێکەوتنامەی مینسک دەکات کە رووسیا تێیدا لایەنێکە. هەروەها کۆشکی سپی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاندووە سەرۆک بایدن لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا ڤۆلۆدیمێر زیلینسکیدا بە توندی سەرکۆنی بڕیارەکەی سەرۆکی رووسیا پۆتینی کردووە و بۆ ناساندنی هەرێمەکانی دۆنیتسک و لوهانسک وەکو دوو ناوچەی سەربەخۆ. لە میانەی وتارێکیشدا ڤۆلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەاند رووسیا دەستدرێژی کردووەتە سەر وڵاتێکی سەربەخۆ، دوو هەرێمی ئۆکرانیای داگیر کردووە، هەرچەندە جەنگ بەرپا نەبووە بەڵام گرژی و نالەباری لەو ناوچانەدا بوونی هەیە. زیلینسکی وتیشی پێویستە سزای تون بەسەر رووسیادا بسەپێنرێت با جۆرێک کە رووسیا دەبێت باجی کردەوەکانی بدات. هەروەها وتیشی لە چوارچەوەی ئەو سزایانەدا کە بەسەر رووسیادا دەسەپێنرێت دەبێت ڕاگررتنی هێڵی غازی نۆرد ستریم 2 بگرێتەوە. هاوکات سەبارەت بە دۆخی ئۆکرانیا و دوای بڕیارەکانی ڤلادیمیر پۆتین ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کۆبوونەوەیکی باپەلەی ڕێخست بەبێەوەی کۆبوونەوەکە هیچ ئەنجامێکی هەبێت. نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە کۆبوونەوەکە ڕایگەاند هێرشی رووسیا پێشێلکاریەکی یاسای نێودەوڵەتیە و هێرشە بۆ سەر سەروەری هەموو وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان. هاوکات نوێنەرانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا بە هەمان شێوە ئیدانی هەنگاوەکانی رووسیایان کرد و داوایان کرد لە ڕاگەاندنی سەربەخۆی هەردوو هەرێمی دۆنیتسک و لۆگانسک پاشگەز بێتەوە. ڕاستەوخۆ پاش بڕیارەکەشی سەرۆکی رووسیا داوای لە بەشێک لە هێزەکانی کرد بچنە ناوچەکانی لوهانسک و دۆنیتسک و ئاشتی تێدا بەرقەرار بکەن. هاوکات ئەمریکاش ڕاستەوخۆ قەدەغەی مامەڵەی بازرگانی لەگەڵ ناوچەکانی هەرێمی دۆنباس کرد و هاوڵاتی و دیپلۆماتکارانی گواستەوە بۆ پۆڵەندا. پێشتر یەکێتی ئەوروپا بە سزای ئابووری هەڕەشەی لە رووسیا کردبوو کە لاگەری لەشکرکێشی بۆ سەر ئۆکرانیا سزای توندی دەخرێتە سەر. ڕاشی گەیاندبوو لە نێو سزاکاندا ڕاگررتنی هێڵی نۆرد ستریم 2 لە خۆ دەگرێت کە غازی رووسیا لە دەریاوە بۆ ئەڵمانیا و دواتر ئەوروپا دەگوازێتەوە. زۆرینەی دانیشتوانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا بە زمانی رووسی قسە دەکەن و لەلایەن جوداخوازەکانی ئۆکرانیا کە لەلایەن رووسیا و پاڵپشتی دەکرێن کۆنتڕۆڵ کراوە. لە ساڵی 2014 گرژی و ئاڵۆزی بەخۆیەوە دەبینێت. هەرچەندە لە مانگی ئەیلولی 2014 و مانگی شوباتی 2015 هەردوو ڕێکەوتنامەی 1 و 2 مینسک بە چاودێری ڕێکخراوی یاسایش و هاریکاری ئەوروپا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا بۆ ئاسایکردنی دۆخی ئەو ناوچانە واژۆکرا، بەڵام ڕێکەوتنامەکە نەبووە هۆی کۆتایی هێنان بە گرژەکان و لەلایەک ئەوروپا و ئۆکرانیا لەلایەکی دیکەش رووسیا یەکتر بە پێشێلکردنی ڕێکەوتنامەکە تۆمەتبار دەکەن.